هەڵکەندن و یا حەفرکردنی بیر کارێکی زۆر زۆر مبارەکە. ئەگەر تۆ بیرێک هەڵبکەنی ئاوی شیرینی هەبێ یا ئاوی هەبێ بۆ بەندەکانی خوا بۆ مەخلوقاتەکانی خوا بە تایبەت بۆ ئینسانەکان و ئەبێتە مایەی ئەوەی کە بەردەوام حتا ئەو بیرە ئاوی لێ دەربکرێت تۆ سەدەقە جاری بڕاتە سەر کردەوەکان بۆ خوای تەعالایش لێت خۆشە بێ و ئەگەر نیەتت ئەوە بێ بۆ ئەوە بیکەی کە خێرەکە بچێ بۆ دایک و باوک ئینشاءالله بۆی ئەچێ و ئەگەر خۆتیش یا کە سوکارێکت نەخۆش بێ ئەو بیرە هەڵبکەنی بە ئیزنی خوای پەروەردگار ئینشاءالله خوای تەعالا شیفایان ئەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ هەر مسلمانێ بیری هەڵبکەنێ لە ئاوەکەی هەر کەسێ لێی بخواتەوە هەر زیندەوەرێ ئیتر ئینسان بێ جنۆکە بێ تەیرێ بێ حەیوانێ بێ ئیلا خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە گەورەترین پاداش تێداتەوە وەکو لەو حەدیثەیە هاتووە. کڕینی ماتۆڕ بۆ سەر بیرەکان ئەویش خۆی بۆ خۆی کارێکی مبارەکە. جاری وایە بیرێک هەڵەکەنی 60 مترە 70 مترە بە ئاسانی ئاوی نایەتە سەر. تۆ ئەگەر ماتۆڕێکی بۆ بکڕی تر بۆ مزگەوت بێ بۆ هەر شوێنێکی تر بێ ئاو لەو بیرە دەرکەن طبعا هەوی شەر ئەجر و پاداشتی هەیە و بەشدارە بی لە ئەو ئاوەیە کە ئەدرێ بەو خەڵکە. ئاودانان لە مزگەوتەکان لە شوێنە گشتیەکان لە بازاڕە کە خەڵک ئەڕوا و ماندووە و لە یەک ناکابینرا ئەبینێ ئاوێ لە شوێن ئاودانراوە لە شوێنەکە طبعا ئەجرەکەی زۆر گەورەیە و طبعا سەرپەرشتی کردنیش لەلایەن خۆتۆ بە تایبەت یعنی شتەکە بە ئاسان نەگری سەرپەرشتی بکەی بە بەردەوامی بۆی ئەجرەکە بە بەردەوامی بۆ تۆ بێ. ئەمە طبعا ماڵ و مناڵتە پارێزێ ئەبێتە مای ئەوەی وەکو هەندێک لە پێشینان و توانە تەنانەت خانووەکەت پارێزراوە بێ پارە و پولەکەت پارێزراو بێ لە دزی لە زەرەری گەورە حتا خەڵک زۆرتر لێی بخوا ئەجر و پاداشەکە بۆ تۆ زۆرترە. لە کتێبی تەرغیب و تەرهیبە هاتووە ئیمامی حاکم تووشی زامێک ئەبێ لە دەمچاوی تقریبا 1 ساڵ لا ناچێ زۆر دکتۆر و ئەملا ئەولاکە لا ناچێ بڕیار ئەدا ئاو بدا یعنی ئاو بەخشێتەوە لە بەردەم دەرگای ماڵەکەیە لەو کاتە کوب بووە یان شتێک بووە بە وەکو کوب ئاوی بە خەڵک داوە ئەڵێ 1 هەفتەی پێ نەچوو زامەکە خۆی لە دەمچاوی نەما وخوای تەعالا شیفایدا. طبعا ئەوە ئیمامی حاکم لەکوێوە وەرێگرێ لەو ئەثەرەوە وەرێگرێ کە ئیبن شەقیق ئەیگەڕێتەوە ئەفەرمێ گوێم لێ بوو ئیبن مبارەک یەکێک بۆ لە سەلەف و پیاوچاکان کابرایەک هات پرسیاری لێ کرد دەربارەی زامێک کە لە ئەژنۆیایە 7 دانە ساڵە ئەیوت هەرچی ئەکەم شیفای نییە و شیفای نییە زۆر دکتۆر گەڕام زۆر عیلاجم بەکار هێناوە هەر شیفای نەبووە. جا ئیبن مبارەک رحمه الله ئەفەرمێ بچۆ بیرێک هەڵکەنە لە شوێنێکا کە خەڵک احتیاجی پێ بێ و لە ئاوەکەی بخۆنەوە ئومێد ئەکەم لەگەڵ دەرکەوتنی ئاو لە بیرەکە بەرەبەرە زامەکەت نەمێنێ. ئەڵێ واللهی بیرەکە گەیشتن ئاو ئیتر ئاو هەڵقوڵە ئەڵێ بەرەبەرە زامەکە نەما لە ماوەیەکی کەمە ئەو زامە لە گیانیان نەما. ئەمە لەمەوە وەریگردووە ئیمامی حاکم. بۆیە خۆشەویستەکانم فرسەتە ئینسان ئەگەر بتوانێت بیر بکەنێ یان ماتۆڕێک بۆ سەر بیرێ بکڕێ